حكومة الإقليم على إعداد مشروع تعديل للفقرة جيل. دوای پەسەندکردنی یاسای بودجەی عێراقی فیدراڵ پشتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 بریتی بوو لە 20.9 تریلیۆن دینار. ئەو بڕەپارەیە وەک پشتی هەرێمی کوردستان دوای ڕێکەوتنی سیاسی و پەسەندکردنی یاسای بودجە جێگیر کرا، بەڵام حکوومەتی فیدراڵی عێراق تاوەکو ئێستا نزیکەی 10.7 تریلیۆن دیناری ناردووە و 10.2 تریلیۆن دیناری نەناردووە. بەواتایەکی دیکە حکوومەتی فیدراڵی تەنیا لە 6.4 لە داهاتی گشتی عێراق بۆ هەرێمی کوردستان ناردووە، لە کاتێکدا بە گوێرەی یاسای بودجە پشتی هەرێمی کوردستان لە 12.6. ئەمە لە کاتێکدایە ئەو 10.2 تریلیۆن دینارە بۆ خەرجیەکانی وەک تەندروستی، پەروەردە و شارەوانی، هێزی پێشمەرگە و دام و دەستگاکانی حکوومەت و خەرجیەکانی ژێرخانی ڕێگەوبان و ڕایکردنی مامەڵەکانی هاوڵاتیانە کە حکوومەتی فیدراڵی عێراق بۆ ساڵی 2024 وەک بەشێک لە پشتی هەرێمی کوردستان نەیناردووە. سەرەڕای ئەوەی کە عێراق هیچ بڕەپارەیەکی ئەو خەرجیانەی نەناردووە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرداهاتی ناوخۆ بەردەوام بۆ لە دابینکردنی ئەو خزمەتگوزاریە گشتیانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. فەرمانگەی میدیا و زانیاری